لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دوایی تاکو ئێستا دۆخی ئەمنی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئاسایی نەبۆتەوە. ئەمە جگەرەوەی تا دێت مەترسی سەرهاوڵاتیان زیاتر دەبێت و بە هۆیشەوە زیاتر لە 100 گوندی سەر بە ناحیەی قەرەج و کەندێناوە بەهۆی مەترسیەکانی داعشەوە چۆڵ کراون. بوویتە بابەتێکی سیاسی و خەڵک بە تایبەتی گوندەکانمان هەمووی بەرەو چۆلبوون دەڕۆنە. فەرماندەیەکی سەربازیش ئۆباڵی مانەوەی چەکدارانی داعش بە ڕێژەیەکی زۆر دەخاتە ئەستۆی حکوومەتی هەرێم بە هۆکاری ئەوەی چەکدارانی داعش لا دیوی هەرێمن لە سەرچای قەرەچووخ. ماوەی 5 ساڵە چەکدارانی داعش لە شاخی قەرەچووغن، خەڵکی ناو خەزای مەخمور و ناحیەکانی و نزیکەی 100 گوندیشمان لە ترسی و چەکدارانی داعش بەڕاستی لە ژیانێکی وەکو دەرێ بە کوردار خۆمەندە حەچە مەرجیان ناخۆشدا دەژین لەبەر ئەوەی شەوان کەس ناتوانانی بستە سەر زەویەکانی خۆی شکشت و کاڵی بکە. بە قەراج و بە بەشێکی کەندێناوە نزیکەی 100 گوندمان چۆل کراون. 100 گوند دەخەر ڕقەمە هەر گوندێک تۆ 100 ماری لۆ حساب بکە یەکجار زۆرە. بەڕاستی ئێمە وەکو دەرێ لە سەنگەری پێشەوەی هەندێک کێشە ململانی نەتەوەیشین بەداخەوە خەڵکی ئەوگونەکانمان چۆل کراون، بەڵام چێ لای چێ گلەی دەکەی لای چێ ڕخنە دەگری بە چێ دەری کەس خۆی لەو سنووردا باخاوە ناکە. تەنها لە کاتی ئینتخاباتەکان لە کاتی لە هەندێک جار فەرمێسکی تیمساعی لە سنوورەکە دەڕژێنن. زۆر خۆشحاڵ بووین لە هاتنەوە ئامادەبوونتان ئەو ڕۆژانە. قایمقامی قەزای مەخمور باز لەوە دەکات دۆخی ئەمنی و سەنتەری قەزای مەخمور لەلایەن سوپای عێراقی و فرقەی 14 سوپای عێراقیەوە بەڕێوە دەبرێت. سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیش ئاماژە بەوە دەکات فەراغی ئەمنی و جێبەجێ نەکردنی مادەی 140 هۆکارە بۆ ئەوەی دۆخی ئەو ناوچانە ڕوو لە خراپی بکات. سەبارەت بە دۆخی ئەمنی پێم وایە ئەمەش گرێدراوی جێبەجێ نەکردنی مادەی 140 دەستورە. ئەگەر مادەی 140 دەستور جێبەجێ بکرێت ئەم فەراغە ئەمنیە بەم شێوە دروست نابێت تا هاوڵاتیەکی کوردی لە مەخمور نەتوانێت ڕێی خۆی بڵێت. بە بێگومان ئێمە مەترسیەکانە بینین و داواکانی لە حکوومەتی عێراقی جددیتر بێت لەم مەسەلەیە و بەرنامەی باشتر و پرۆژەی باشتری هەبێت بۆ ئەوی حکوومەتی هەرێمی کوردستانیش و وەزارەتی پێشمەرگەش باشتر دەئەن ئەم پرۆژەیەکە و ئەمە بۆتە نیگەرانی بۆ هەموو خەڵکی کوردستان. هەنی هەمومان نیگەرانی لەم دۆخە ئەمنی کە هەیە بەنسبەتی بارودۆخی ئەمنی ناوچەکە ئێستا تەمەن دابەشبوونی هێز وەکو جەنابتان دەزانن خەزای مەخمور بە هەر چارە ناحیەکەوە دابەش بووە بەسەر دوو شوێن. ناحیەکانی گوێر مەلاقەرە لەگەر دیبەگە ئێستا کە وەکو دابەشبوونی هێز دەبن دەستی هێزەکانی پێشبەرگەی کوردستانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە لەلایەن ئەم هێزانی کە سەر بە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستانە بەڕێوە دەبردرێت. سەنتەری قەزای مەخمور بە گوندەکانەوە لەگەڵ ناحیەی قەراجی گوندەکانەوە وەکو دابەشبوونی هێز لەبن دەستی هێزەکانی حکوومەتی ناوەندە و لەلایەن فەرقەی 14 سوپای عێراقی سەرپەرشتی دەکرێت بەڕێوە دەبردرێت. تاکو ئێستا بەهۆی هێرشەکانی چەکدارانی داعش لە چیای قەرەچووخ بۆ سەر هاوڵاتیان و جوتیاران دەیان کەسبوونەتە قوربانی و ڕەوتی کار و کەسابەتی هاوڵاتی ئەو ناوچانەش بە تەواوەتی ئیفلیس بووە. لە دوای ساڵی 2017 تاکو ئێستا نەتوانراوە کێشەی ئەمنی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چارەسەر بکرێت و بە دیاریکراوی مەخمور ئەوەی تەنجی بە هاوڵاتیانی ئەم ناوچەیە هەڵچنیوە لەلایەک بوونی چەکدارانی داعش و لەلایەکی دیکەش نەبوونی خزمەت گوزاریەکانە. بەپێی زانیاریەکان تەنها لە ماوەی 1 ساڵدا 100 گوند چۆڵ کراون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای مەخمور.